لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر شۆرش حەسەن پسپۆری یاسای دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی ئەم یاسایانی دادگای فیدڕاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر شۆرش زۆر بەخێربێت. زۆر سپاس. هۆکار چییە لەناو شەش مادەی کە ماوەتەوە لە پرۆژە یاسای دادگای فیدڕاڵی دوو مادەیان کە مادەی سێ و مادەی دوازدەیە بۆ بەگرێکوێرە بۆ لە نێوان لایەنەکاندا ناتوانن لەسەری ڕێبکەون و زۆرترین گفتوگۆی لەسەرە. خۆی ئەم دادگای دەستگایەکی گرینگە لە ناو دەوڵەتی فیدرالی چونکە هەموو گەرانتیەکانی پاراستنی سەروەری دەستور و دامەزراوە فیدرالیەکان و پەیوەندیەکانی حکوومەتی فیدرالی لەگەڵ هەرێمەکان ئەم دادگایە زەمانەتی گەرانتی دەکات. بۆیە پێکەهێنانی ئەم دادگایە و اختصاسەکانی خۆی دەبووە بە دەستور دیاریکرا با وەختی خۆی لە دەستوری 2005. ئێستا کە دیاری نەکراوە فرێدراوە تۆپەکە فرێدراوەتە ناو پەرلەمانی عێراقی کە بە یاساک ڕێک بخرێق ئەم دادگایە کە بە دەنجی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان یاساکە پەسەند بکرێ. بۆیە کێشە هەیە لەسەر پێکهاتنی دادگاکە چونکە مادەی 92 لە دەستوری عێراقی دەڵێ ئەم دادگایە پێویستە پێک بێت لە کۆمەڵێک دادوەر لەگەڵ فوقای فقی ئیسلامی لەگەڵ فوقای قانون. خۆی کێشەکە لێرەیە. قانونی ئیدارەی دەولەت لە پێشتر پێش دەستوری 2005 وتی ئەم دادگایە لە نۆ دادوەر پێک دێ. ژمارەکەی دیاریکردن سیفەتەکەشی دیاریکردن. ئێستا ئەمە نە ژمارەکەی دیاریکراوە سیفەتەکانیشیان دیاری نەکراوە. خوبەرای فقی ئیسلامی فوقای قانون ئەمانە خۆی زۆر یعنی دیاریکراو نییە سیفەتەکانیان تا تۆ پێوەرێکت هەبێ بۆ ئەوەی چێن ئەمانە و ئایا پێگەیان چی دەبێت لە ناو ئەم دەرگایە. بۆیە ئەمە کێشەیەکە لە ناو تا ئێستا حل نەکراوە ئەم قانونی محکمەیە. هەروەها مەسەلەی دەنگدان لە ناو محکمەکە چونکە مادەی پێنجی یاسای محکمەکە دەڵێ محکمەکە ئەگەر هەموو ئەندامانی ئامادە نەبن نیسابی کۆبوونەوەی نابێ ناتوانێت کۆبێتەوە و بۆ بڕیارە ئاساییەکان بە زۆرینەی سادە دەنگ دەدا واتە کە پێشتر 9 کەس بوون بە 5 کەس هەموو بڕیارێک تێپەڕیەوە. بەڵام ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا هەیە هەرێم و پارێزگاکان لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ ناوەندەیە پێویستە بە دوو لە سەرسەی دەنجی ئەندامان تێپەڕێن. دەیەوێت کە بە کۆی دەنگی ئەندامانی دادگای فیدرالی ئەو بڕیارانەی کە پێویستە لە دادگای فیدرالی دەربچن شەرعیەتی پێ بدرێت. بەڵێ ئەنجا ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ دادگای فیدرالی عێراقی بە تایبەتی لە مەسەلەی گشتپرسی و کە لە 2007 کرا دوای گشتپرسیەکە کۆمەڵێک بڕیار دەرچوو لەلایەن دادگای فیدرالیەوە کە بە دەنجی 6 ئەندام دەرچوو بە ینی زۆرینەی سادە بە زۆرینەی سە دوو لە سەرسێ خۆی 9 ئەندامە بە دوو لە سەرسێ دەرچوو. بۆیە ئێستا ئەگەر بە دوو لە سەرسێ بێ یا بە زۆرینەی سادە بێ هەرێمەکان گەرانتی پاراستنیان نییە لەوەی کەوە لەناو بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیارێک دەرنەچێ بە زەرمەندی ئەوان بێ. بۆ نمونە مەسەن دەستوری نەمسا دەڵێ هەموو ئەو بابەتانەی ئەو یاسایانەی کە پەیوەندیان بە عیلاقیان بە پەیوەندی نێوان دەوڵەتی فیدرالی هەیە لەگەڵ هەرێمەکان پێویستە ئەم یاسایانە بە پرۆژەیی واتە دوای ئەوەی پەرلەمان پەسەندیان دەکا دەرناکرێن وەکو یاسا دەبێ بنێرێ بۆ دادگای فیدرالی دەستوری نەمسا دادگا بڵێ ئەمە دەستوریە یان نەدەستوریە ئەمجا دەگەڕێتەوە پەسەند دەکرێن. بەڵام لای ئێمە مەسەن ئێستا ئێمە ئەگەر وەکو کورد لەناو ئەم دادگایە ئەگەر بێت و فلتەرێک نەبێ ڕێگە لەوە بگرێکەوە زۆرینە نەتوانێت دەنجی خۆی پسەپێنێ ئێمە بەیانی زەرمەند دەبین لەو بڕیارانەی کە لەوێ دەرێت چونکە ئەگەر بە دوو لە سەر سێ بێ ئێمە هەر ناتوانین ڕێگری لە بڕیارەکان دەرکەین. بەڵام ئەگەر بە کۆی دەنگ بێ بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە بەرژەوەندی هەرێمەکانەوەیە چۆن مەسەن دەستور لە مادەی 126 دەڵێ نابێ هیچ هەموارکردنێک بکرێت لە دەستورە ئیلا کە لە دەسەڵاتی هەرێمەکان کەم کاتەوە ئەگەر بە ڕەزامەندی هەرێمەکان نەبێ دەبێت شتێکی وا بکرێت لە ناودا قانونی محکمەی ئیتحادی کە گەرانتی پاراستنی بەرژەوەندی هەرێمەکان بکات بە شێوەیەکەوە ئێمە لە ناو ئەم دادگایە هیچ بڕیارێک دەرنەچێ بە دوو لە سەر سێ بەڵکو لەوە زیاتر 4 لە سەر 5 بە 4 لە سەر 5 دەرچێ ئەو وەختە ئێمە دەتوانین ڕێگە بگرین. باشەیەکێکی تر لە خاڵە ناکۆکەکانەوەیە کە لایەنە شیعەکان دەیانەوێت ڕاوێژکارەکانی ناو دادگای فیدرالی ئەندامی تەواو بن بەڵام کورد پێداگری لەسەرەوەکە کە ئەبێ وەکو ڕاوێژکار بمێننەوە. هۆکاری ئەمە چییە؟ ئەخر ئەمە کێشەکەیە کە لە پێکاتەی محکمەکە دەستوری 2005 ئەم بڕیاری لەداوە کە دەڵە فوقهای فقی ئیسلامی خوبەرای فقی ئیسلامی ئەمانە ئایا دەوریان ڕاوێژکاری دەبێت یا دەوریان وەکو دەوری دادوەرەکان دەبێت دەنجیان دەبێت ئایا لە یەکلاکردنەوەی بابەتەکان هەقا ئەمانە بەڕاستی یعنی
دادگای دەستوری هیچ وڵاتێکی عەرەبی ئەمە نییە ئەمووی بەڵکو ئەوانەی ئەندامەکانی یا دادوەرن یا مەحامینە یا پارێزەرن یا خود مامۆستای مختصن لە قانونی دەستوری و قانونی ئیداری و ئەمانە نەک لە هەموو بەشەکانی تری قانونیش بۆیە بەڵام ئەوەی کە لە عێراق بڕیاری لێدراوە ئەمە نزیک دەبێتەوە مەسەن لەو مؤسسەی تەشخیصی نظامی کە لە ئێران هەیە مەسەن لەوە فقی ئیسلامی چۆتە ناو مؤسسەکەەوە لەوێ دەوری هەیە کە تەئسیری هەیە ئەمجا هەر ئەوەش نییە ئەمانە کە دەنجیان هەبێ و بڕیار یەکلاکەرەوەیان هەبێ بەڵکو لە هەندێک مەسەلەی گرنگ مەسائلی تر بڕیار یەکلاکەرەوە بە دەنجی ئەوان حەسم دەکرێت وەک من پرۆژەکەم بینیوە پرۆژەکەی دادگای فیدڕاڵی باڵا یعنی ئەو مەسەلانێک کە عیلاقیان بە هەندێک بابەتی شەریعەتی ئیسلام و ئەمانەوە هەیە دەبێ ئەمان لەسەری ڕازی نەبن یەکلا نابێتەوە دەبێت بەدەنج ئەوانەوە پێت وایە دەگەنە ڕێکەوتن پێت وایە کە دەتوانن لە پەرلەمان دەنگ لەسەرم پرۆژەیە سایە بدەن خۆی هەموو دامەزراوە فیدڕالیەکانی تر و بەردەوام بوون لە بەردەمامی داوە مەنزراوە فیدڕالیەکانی تر لەسەر ئەم دادگایە وەستاوە چکە بەیانی ئەگەر هەڵبژاردن بکرێ هەڵبژاردنەکە دەبێت ئەم دادگایە پەسەندیکە ئەم دادگایە پەسەندی دەرەنجامەکانی ئەمجا هین دەبێت ئەم دادگایش کە بوونی نەبێ کە وجودی نییە ئێستا ناتوانێت بۆیە پێویستە بەڕاستی پەلە بکرێت لەوەی کە ئەم دادگایە پێک بێ بەڵام بە شێوەیەک پێک بێ کە مشکلەی تر دروست نەکرێتەوە مشکلەی دروست نەکردن پێکا مافی هەموو پێکاتەکان نەکەر کورد مافی هەموو پێکاتەکان دەستەبەر بکرێت ناو ئەم دادگایەوە وتم ئەمە مؤسسەیەکی گرنگە لە ناو دامەزراوەکانی دەوڵەتی فیدرالی پێویستە خواستی هەموو پێکاتەکانی عێراق لە ناو ئەم دادگایە ڕنگ بداتەوە چۆن مەسەن دەستوری عێراقی دەڵێ مەسەن پێویستە پێکاتەکانی عێراق نوێنەریان هەبێ ژمارەی بۆ دیاریکراون بە قانون ژمارەیان بۆ دیاریکراوە بە قانونی انتخابات ئەوانە پێویستە ئەمانیش مەسەن بۆ نمونە مەسیحیەکان ئەمانی تریش نوێنەریان هەبێ لە ناو دادگایە نەکەر کوردی یاخود سونە یا شیعە لەبەرەوە ئێمە دادگای هەموو عێراق زۆرتر لەسەر لایەنە شیعەکان و کوردە پێتان وایە وەکو پسپۆرێکی یاسایی دەستوری پێتان وایە کە بە ئاسانی لایەنە شیعەکان و کورد بەتایبەت دەتوانن ڕێک بکەون لەسەر ئەم پرۆژە یاسایە ئەگەر تەنازل بۆ یەک نەکەن ڕێکوتن تۆزێ زەحمەتە لەبەرەوەی بۆ هێشتا ئێستا ماوەتەوە بۆ هێشتا بینێکە خەریکن ئەمان ویسیان لە ساڵی پارەوە لە 2019 ویسیان دەستور تعدیلکەن بەڵام هەر لەبەر ئەو کێشانە باشە کوردانی سازشێک بکاوەکو خۆ دوتت کە پەیوەندێکی گەورەی هەیە و پێشترە و ئەزمونەی هەبووە بڵا کورد نابێت سازش بکە لەسەر ئەم مەسەلێ دەبێت کورد پێداگیری بکە چونکە ئەگەر ڕۆی مەسەن ئێمە بیرمانە مەسەن لە چەند بڕیارێک لە دوای ڕاپرسی دەرچوو کە تایبەت بە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی ئەولا بڕیاری لێدرا بە زۆرینەی 6 ئەندام سێ ئەندامەکەی تر نەیانتوانیت پەسەندکردنی یاسا ئێستا هەیە کورد لە زۆربەی کێشەکانە ئەتوانین بڵێن مافخوراوە بێ بەڵێ لەبەرەوەی بەیانی دادگای فیدڕالی باڵا هەر شتێک کە ڕوبەڕووی ئێوە بکرێتەوە بڕیاری لێتدا بەبێ ئەوەی کورد بتوانێت ڕێگری لە دەرکردنی بڕیارەکە بکات چۆن ئێستا لە ناو پەرلەمانی عێراقی کورد کەمینەیە ناتوانێت ئەگەر مەسەلە تەوافق نەبێ ناتوانێت هەندێک جار حساب بۆ تەوافق نەبێ ناتوانێت ڕێگری لە هیچ یاسایەکە کە لە پەرلەمان دەرچێت لە ناو دادگای فیدڕالیش بە هامان شێوە ئەگەر فلتەرێک دانەندرێ بۆ ئەوەی ڕێگری لە بڕیارەکان بکرێت کە بەبێ خواستی کورد دەرنەسێ بەبێ بەرژەوەندی کورد دەرنەسێ ئەمە بەیانی کورتیایدا زەرمەند دەوێت بۆیە پێویستە لەسەر ئەم خاڵە هەم لەسەر مەسەلەی پێکایەت لە دادگای فیدڕالی تەوافق ناکرێوە لە دادگای فیدڕالی تەوافق ناکرێت بەڵام دەکرێت مەسەلەی دەنگدان یا ئەوەتە بە کۆی دەنگ بێ یا ئەوەتە بە 4/5 دەنگ بێ بۆ نمونە مەسەن ئەندامەکان ئێستا بکرێنە 15 ئەندام 5 ئەندامی کورد بێ 5 ئەندامی کورد بێ ئەگەر بە 4/5 بێ ئەو وەختە بە 12 دەنگ تێدەپەڕێ بەبێ دەنجی کورد ناڕوە ئیشەکە بەڵام ئەگەر بە 2/3 بێ بڵێن 15 کەس 2/3 بە 9 کەس دەڕوا زۆر سپاس پرۆفیسۆر دکتۆر شۆرش حەسەن پسپۆری یاسای دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت